لەگەڵ بەڕێز کاگڕەنجنەوزاد توێژەری سیاسی لە وارشەوە لەگەڵمانە لە ڕێگەی سکایپۆ. کاگڕەنج سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لە ڕێگەی سکایپی شۆڕەنگامە دواهەمین بەرنامە بێ پێکەوە بیکەین، چونکە سکایپ خۆی ڕایگەیاندووە ئیتر ساعت 12 ئەم شەو کۆتایی بە بڵین بەرنامەکە دێ و سکایپ کۆتایی پێدێ و ڕادەگیرێ. سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمان. پرسیارەکە ئەوەیە، ئیسرائیل چی ماوە لە غەزە بەدەستی بێنێ؟ سڵاوم کاتتان باش. کاکران کۆماڵی پێشوو بوو کاتی ئاگربەستەکە لەگەڵ جەنابتە گفتوگویەکمان کرد. ئەو کاتی شوتم ئاگربەستەکە کۆتایی دێت و شەڕ دەست پێکاتەوە بۆ ئەو پرۆژەی کە ئیسرائیل دەستی پێ کردووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە لە چۆمڕی خاڵی دەستپێکردنی غەزە بوو. لە غەزە چۆ ناوچەکانی تر لە بەرەی ئێرانیدا ئەسەدی ڕوخان حیزبوڵڵای تەواو لاواز کردووە. ئەم پرۆژەیە جارێک کۆتایی نهاتۆ لای ئیسرائیل، بۆیە ناوێت خاڵی دەستپێکردنەکە کە غەزەیە بیوەستێنێت، چونکە کە غەزە وەستا چ ناوخۆ و چ ناوچەکەش ناوخۆ ئیسرائیل کە سەر لە دۆخی جەنگ و ئامادەکاری و ئابووری ئامادە کردو بۆ جەنگ، ئەم دۆخە دووبارە ناکردو لەگەڵ وەستاندنی شەڕەکەی غەزەم دۆخەشە بێت لە ئیسرائیل بوەستێ خۆت شارە چێتە سەر حکومت کە بیوەستێنێ. دۆخەکەی دەرەوەش بۆ نمونە حوسیەکان بەرەی ئێران لە سووریاوانە کە زۆر بەشیان سەر لاوازبوونیان نەماون، ئەم پرۆژەی کە ئیسرائیل جارێ تەواوی نەکردووە بە پێی بۆچوونی خۆی تەواوی نەکردووە لەگەڵ شەڕەکەی غەزەیە ئەوەستێت. ئەگەر بیرمان بێ حیزبوڵڵا ئەوێت ئەگەر شەڕەکەی غەزە بوەستی ئێمە شەوەستین، حوسیەکان ئێستا بە هەمان شێوە واڵێن. بۆیە ئیسرائیل لەم پرۆژەکەی کە دەستی پێکردووە بە غەزە دەستی پێکردووە بە غەزەش کۆتایی دێت، جارێ ناوێت کۆتایی پێبێنێ. دووەم خاڵ ئەو دۆخەی کە لە غەزە دروستی کردووە دۆخێکە کە لە هەر شوێنێک بە گشتی کە ڕووەدات دەرانجامەکەی چیەوێت بریتێ لە ئاوارەبوونی خەڵکەکەی لە هەر وڵاتی خەڵک بە چی ئاوارە بێ، بە دۆخی جەنگ، هەژاری، بێکاری، نەبوونی خزمەتگوزاری. لە غەزە ئەم دۆخە ئەوێت بۆ ماوەیەکی درێژتر کاری پێ بکات بۆ ئەوی وردە وردە خەڵک بگاتەوە قەناعەتی کە ترەم شارە شوێنی ژیان نەماوە. دانستە میدیاکان زۆر سەختی لەسەر ناکەن تەرکیزیان لەسەر نیە، بەڵام لە میدیاکانی ئیسرائیل تا ڕادیە دەرکەوتووە هەواڵەیە کە گەشتکردنی خەڵکی غەزە بە ژمارەی 100 و 200 کەس دەستی پێکردووە لە فڕۆکەخانەکانی ئیسرائیلەوە. خاڵی سێم کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین، تەرکیزی ئیسرائیل لە ڕووی میدیای ڕاستە هەموو تەرکیزی جیهان و یەمەی خسۆتە سەر غەزە، بەڵام کارکردن و ئیشەکانی لە ڕووی یاسایی و سیاسیەوە لە کەناری خۆراوای فەڵەستینە. ئەو تەرکیزی ئیسرائیل زیاتر لەسەر کەناری خۆراوای فەڵەستینە بووە ئەوەی پێڵێن دۆزی فەڵەستین ئەمڕۆ کە بە پێی یاسانی و دەوڵەتی مافیۆیانەیە دەوڵەتێکانە بێ لە سەر ڕوبەری 122 و خاکە. ئەو ڕوبەرە زیادە 196 لە کەناری خۆراوایە، نزیک 196. غەزە تەنیا کەمتر لە 105 ئەو ڕوبەرە پێک دێت. تۆ تەماشاکە ئیسرائیل سەرەتا کە شەڕی لەگەڵ هەموو عەرەبا بوو، پاشانی کاتەگە فەڵەستینەکان، ئێستا تەنیا غەزە 105 کەمتر لە 105 فەڵەستینە. دووەم لە کەناری خۆراوە بۆچی زۆر گرنگە، هاوسنوورە یاخود قودس بەشێکە لە کەناری خۆراوە، یعنی دۆزی فەڵەستینی لە دەوروبەری قودسەوە نردووەتە سوچێکەوە کە پێڵەن غەزە ناوچەیەکی بچووکە. خاڵێکی ترشکە گرنگە دۆزی فەڵەستین وەکو دۆزێکی یاسایی کە نەتەوەی گرتوەکان دانی پیاناوە بیرمانەچێت دانی بەو دۆزی فەڵەستینە ناوە کە لە کەناری خۆراوایە کە دەسەڵاتی فەڵەستینی لەوێ نەک لە غەزە. غەزە تا ڕادێکی زۆر دۆزێکی تیرۆریستیە، چکە زۆربەی ڕۆژاوە کە یاسانی و دەوڵەتیانی ڕۆژاوە حەماس بە تیرۆریست دەزانێت. تۆسەیە کە دۆزی فەڵەستینی لە قودس و لە 196 خاکەکەەوە لە یاسایەکەەوە بردووەتە سوچێکی بچووک کە کردوێتی بە تیرۆریستش. هاوکات تۆ سێریکە لە ئیسرائیل ڕۆژ زۆر کاتەڵێ غەزە ناکەین بە کۆمەلگەی نیشتەجێ بوون، بەڵام لە هەمان کاتە کە میدیاکان تەرکیزیان لەسەر غەزەیە بە هەزاران یەکەی نیشتەجێبوونی تازەی لە کەناری خۆراوا دروست کردووە. ئەمە ئیسرائیل ئەمە پرۆژەکەیەتی، بەڵام ئەوەی کە سەیرە حەماس و ئیسلامیەکانەوانی کە پشتگیری لە غەزاکەن گوایە هاوکاریەکی زۆری ئەم پرۆژەی ئیسرائیلەکەن، تەرکیزی هەموو دنیایان بردووەتە سەر غەزە. دۆزی فەڵەستین گەڕاوەتەوە بۆ سەردەمی نەکبە. باشە کاگڕەنج، بێ ئاگایانە خزمەتی ئەو پرۆژەی ئیسرائیل دەکەن یان
تۆ بڵێ ینی شتێک هەبێ ژێر بەژێر خۆیان خزمەت بە پرۆژەکە بکەن؟ تا ڕادەیەکە توانین بڵین تێکەڵە بەڕاستی یانی ناکرێت بەو شێوازە کە تۆ تەماشاکەی ئەو خزمەتە بەم شێوازە کاڕات و غەزە کاولەکەی لە پرسی قودس سەربەخۆی فەڵەستینەکەی بە چی؟ بە هێنانی چەند خەیمە و دەرمانێک بە پرسی ئازادکردنی دی لەسەر حەماس هەموو داواکەی چییە؟ گەڕانەوەیە بۆ 6 ئۆکتۆبەر. باشە ئەو کاولکاری وە کوشتارت بۆ کرد وانە ئێستا حاڵ حەزر نەباسی قودسەکرێ نەباسی سەربەخۆیەکرێ باسی چیەکرێت لە فیلادیلفیا لە ڕەفاح ئیسرائیل بکشێتەوە 2000 خەیمە بێنێتە ژوورەوە. ئەمە پێم وایە ئەم جۆرە خزمەتکردنە بە شێوازە گشتێکی لەسەر ئاستی میلی زیاتر نەزانینە بەڕاستی چکە میدیایەکی بیمانەچ میدیایەکە پاڵپشتە بە ملیاران دۆلار قەتەر تورکیا ئێران هیچ بۆم وەهماکەن سوود لەوا بینن. لایەنێکی ترکە باسی وەکن کە ڕەنگە تێوە گلابێت بەم لەگەڵ ئیسرائیل لە ژێر تەسەوڕەکەم بەڵێ وەکو سەرکردن سەرکردەی ئەم بەرەیە نەک وەکو بڵێم تەنیا حەماس بۆ نمونە کرێ قەتەر تێوە گلابێ بەم مەسەلەیەوە بۆ هەندێک بەرژەوەندی خۆی چکە تۆ ناکرێت جیهادی ڕاگەیاندووە ساڵنیە کە دژی ئیسرائیل لە کەناڵی ئەلجەزیرەوە کەناڵی ئەلجەزیرە چەند کیلۆمەترێک لەولاوە بنکەیەکی سەربازی ئەمریکیە کە بەردەوام چەکی لێڕەوانە کردەوە بۆ ئیسرائیل. ئەمە لەم ئاسێ بەڵە تێوەگلان نەکرێ هەبێ هەرچەند بەڵگەیەکی زۆر مەلموس نییە کە بڵێ بێک و ئیسرائیل و قەتەریان ئیسرائیل و هەندێک سەرکردەی حەماس کە ڕێبکەون لەسەر ئەم جۆرە پرۆژەیە بەڵام با بڵێن نەزانین و هەندێک گومانی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ڕێککەوتن هەیە و نەزانیەکی زۆر شێ بە تایبەتی لەلایەن جەماوەت وەسە سێری ئیسلامیەکانی باشووری کوردستان خوازانین. کاغران دواتر باسی کوردستان نەکەین بەڵام باسی قەتەرت کرد لە دوو ڕۆژی ڕابردوودا زۆرێک لە گرژی دروست بوو لە نێوان ئیسرائیل و قەتەرا ئەویش بۆی لەدانێکی نەتەنیاهۆ کاتێک گوتی ئەبێ خۆتان یەکلا بکەنەوە لە نێوان شارستانیەت و ڕێکخراوە تیرۆریستیەکانە. وەزیری دەرەوەی قەتەر وەڵامی دایەوە وتی شارستانیە دەوەیەک ئێوە لە غەزە دەیکەن ینی ئەو کوشتارە دەیکەن این جۆرێک لە گرژی لێدوانی میدیایی دروست بوو. پێ دوای ئەمە هەر لەو ئاستەدا دەمێنێتەوە پەیوەندیەکانیان ژێر بەژێرەوەی کە هەیەە هەر بەو شێوازە بەردەوام دەبێت. بڵێ ئەوە کاری سەرەکی کاگراکۆ چییە لە ناو ئیسرائیل کەیسێ دروست بووە بە ناو کەیسی قەتەرگەیت گوایە نەتانیاهۆ پەیوەندیەکی ژێراوژێر لەگەڵ قەتەرایی بووە تر بۆ هاوکاریکردنی حەماس بێتوانەوە بەڵگەشێ بە سەفیری قەتەر لە ئەمریکا وتی ماگانە کە 30 ملیۆن دۆلارمانە نرد بۆ حەماس هەر هەمووی لە ڕێگای مۆسادەوە بوو یعنی پارەکە لە قەتەر واسێتە فڕۆکەخانی بنگۆڕانی ئیسرائیل لەوێوە چەند کارمەندێکی شاباکی ئیسرائیلی پارەکە بنە سنووری غەزە ئەیدەنە قونسڵ کە وەکو بڵێ نوێنەری قەتەرە لە غەزە کە تەنیا لەو کاتی پارەوەرگرتنە ئاهاتە غەزە ئەوشا لە ئیسرائیلەوە هات پارەکی لاوەرەگر ئەیدا بە حەماس هەروەها تێوەگلاون بۆی کە قەتەر هەندێ پاری داوە بە چەند کەسێ لە نووسینگەی نەتەنیاهۆ کارەکەن کە مسر ناشرین بکەن لەم دانوستانە ڕۆڵی کەم بکەنەوە. ئەم قەتەرگەیتە لە ئیسرائیلە گلەیی و فشارێکی زۆری لەسەر نەتانیاهۆ دروست کردووە. نەتانیاهۆ هەندێک لێدوان دژی قەتەرەدات بۆی بە خەڵکی ئیسرائیل بڵێ نەخێرەوە سە کێشەمان لەگەڵ قەتەریشایە قەتەر هەر بۆ زانیاریت یەکەم وڵات بوو لە کەندا و پەیوەندیەکانی بەرەواسایی بوون برد لەگەڵ ئیسرائیل لە ساڵ 1996 سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەردانی قەتەرەکە لەو کاتەوە ئۆفیسی تیجاری هەیە لە بینیان وەکو نوکتەیەک شیاتڵێن سەرۆکی مۆساد ئەوەندەی لە قەتەرە لە ئیسرائیل نییە بۆیە پەیوەندیەکی ژێراوژێر و هەواڵگەری بەردەوامێ لە بینی قەتەر لەگەڵ ئەمریکاشە قەتەر ئیشی خۆیە کات بەڕاستی ئەوەی کە گلەی لەسەرەوە ئیسلامیانەیە کە پیان وایە قەتەر لە بەری جیهاد و ئیسلام ومانەیە. باشە کاغرانج بینەوە سەر باسەکە زۆر جار دەوترێ ینی ئێستا تۆ خۆش ئاماژەت بەوە کردوتت حەماس هەموو هەوڵی بۆیە بگەڕێتەوە بۆ 6 ئۆکتۆبەر واتە بەر لە ڕووداوی 7 ئۆکتۆبەر ینی دیسانەوە پرسیارەکان گومانەکان لەسەر ڕووداوەکە من جاری کرد لەگەڵ بەڕێستا هەر دیسان قسەمان لەسەرم پرس و باسە کردووە ئایا ئەوەی لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا هێندا
بێپیلانی بوو، هەندە بێپلان بوو، هەندە بێپلان کراوە، ینی لێکدانەوە بۆ نەکراوە ئیسرائیل وەڵامێکی لەم شێوەی دەبێ، ئیسرائیل بەم شێوە بەهێز و بەقوتەوە دەگەڕێتەوە. لێکدانەوەکان زۆربەی هەڵە بوو کاکڕانکۆسکۆیەکە لێکدانەوەکانەوە بوو گوای ئەمریکا ناوێتەوە بگلێ بە شەڕ ئیسرائیل بەبێ ئەمریکا شەڕ ناکەوەیەکە لەو هەڵانی کە نیارانی ئیسرائیل بۆیە هەمیشە پێ دۆڕێن ئەوەیە کە ئیسرائیل بەبێ ئەمریکا ناتوانێت شەڕکەکەەوە ڕاست نییە بە تەنیا توانێت شەڕکات چکە بەدایان بەڵگەنامە هەیە کە بە قسەی ئەمریکاشی نەکردووە ناکۆک لەگەڵ ئەمریکای شەڕی خۆی بەردەوامەکە. پیانوا بوو 250 بۆ 300 بارمتە ئەگرن ئیسرائیل بۆ مەبەستی بۆ پرسی بارمتە و هاوڵاتی خۆی زۆر ئەستیارە کە سازش دەکات، بەڵام ئەبووای ئەگەر بیان تەنیا بارمتیان بێنایە و کوشتارێکی گەوریان و تەسویر و شتەکان زۆر گەورە نەکردێتەوە کرا ئیسرائیل سازش بکات تەنیا بووە، بەڵام دۆخێکیان دروست کرد. ئیسرائیل چۆ دۆخی جەنگەوە لە ساڵانێکی زۆر بوو دۆخی جەنگی ڕانەگەیاندەوە. لە دۆخی جەنگاتر تۆ ئاپوری و کۆمەڵگە تەرخانێکی بۆ جەنگ بۆیە 250-300 کەسێکەوەندە بایەخی نامێنە بینیشمان ساڵ نیوە کە گوێ بە بارمتەکان نادا. ئەوان پیانوا بوو بارمتەکان ئیسرائیل لە وەستێنەوەش نەبوو. خاڵی سێم کە هەمیشە هەڵەیە ئیسرائیل ناتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێ شەڕ بکات، ئەوە خاڵێکی زۆر هەڵە بوو بۆ ماوەیەکی ساڵ نیوە کە هەموو دنیا و هەموو ئێران و حەماس و ئیخوان هەموو دنیالیە پاڕێنەوە ئەوە شەڕەکە ڕناگرێت بۆ ساڵ نیوە و بە تەمای ساڵێکی ترش درێژە بە شەڕەکان بدە. ئەمە حساباتانە گوای ئەمریکا نایەتە جەنگەکە و ڕێبە ئیسرائیل نادات یاخود بارمتەکان ئیسرائیل توانای شەڕێکی دوور و درێژی نییە وای کرد کە حەماسم بڕیارە هەڵێ بدات. یەکێ لە خاڵەکانشەوە بۆ حەماس چیان بڕیاریدا خەڵک هەمووی وازانێ سنوار و هەنیە خەڵکی سەرەکین، بەڵام ئەوانی کە پشت بە سەرچاوی ناو غەزە و پێش 7 ئۆکتۆبەر غەزە و حەماسە ناسن ئەزانن لە نزیکی 15 ساڵێک شوێ بە تایبەت لە 2007ەوە ئەوەی کە بڕیاری شەڕ و شتێدا لەناو حەماسە دوو کەسە کە محەممەد ضەیف و مەڕوان عیسا بوو، سێم کەسش کە ئەحمەد غەندوری نابوو وەکو بڵی سێم کەس بوو. ئەمانە بۆ تر هەنیە ناردە دەرەوە سنواریان کرد بە سەرۆکی حەماس لە غەزە. ئەم سێ کەسە بە تایبەتی دوانیان خەڵکی غەزەش نایەناسن، زۆر لە چەکدارەکانی حەماسش نایەناسن، ئەوە دابڕاو بوونە لە جیاندایم لە دۆخی خۆ شاردنەوە بوونە تان هەر سێکشیان کوژران لەم شەڕە. محەممەد ضەیف مەسەن 30 ساڵ بوو دەرنەکەوت بوو. ئەم کەسە دابڕاوانە لە جیهان هاوکات سنوار کە بەڕاستی پێم وایە عەقڵشی زۆر تەواو نەبوو 21 ساڵ لە زیندان بووە لە ئیسرائیل لە بریەوەی دەرسەوە کە ئازاد دەکرێت چارەسەری دەرونی وەرگریا بێ بە سەرۆکی حەماس لە غەزە 2 ملیۆن چارنووسی 2 ملیۆن ئینسانی دەبێت. ئەم کەسە دابڕاوانە لە جیهان کە هەموو ژیانە لە تونێل و خۆشاردنەوە وەمانەش بوونەوە کە هەر هەمووشیان کوژران کرد لەسەر سینوار قسەیەکت کرد ینی وتت ڕەنگ پێم وایە تۆ وتت پێم وایە بێ عەقڵیشی زۆر تەواو نەبوو، بەڵام جیهانی ئیسلامی بە سەرکردەیەکی زۆر مەزن و قارەمانی دەبینن بە تایبەت دوایەوەی کە کوژرا لە ڕوبەڕووبوونەوەیەکدا لەگەڵ ئیسرائیل لە باڵەخانەیەکدا وێنەکانی بوون بە سێنبولی قارەمانێتی. کتێبەکەشی لە پێشەنگاکانی کتێب لە هەرێمی کوردستانە دەبوو بە پڕفرۆشترین کتێب ئیسلامیەکان دەیان کڕی. ینی بۆ پێدوا بوو ئەم کەسایەتیە؟ ینی ئەو هەموو خەڵکە بە غەڵەت لی تێگەشتون؟ نابێکمان کاکڕانکۆگەر سێری وەکو مەسکاتی خۆی و نمونەیەکە بۆ دێنمەوە لە سەرەتای ساڵانی 2000ەکان لە کانال جەزیرە بەرنامەیەک کرا تیجاهی معاکس باسی چەند کەس پشتگیری و سامبلاتنەکە بۆ نمونە وازام لە 7,000 دەنگە 95 پشتگیریانە کرد. مەسەن کەسێکی وەکو ئەبوو بەکر بەغدادی خۆ بە تەنیا شەڕی ناکرد بە هەزاران کەس نەک تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بە هەزاران کەس لە ئەوروپا و ئەمریکاشەوە هاتن. یعنی کەسێک بەو شێوازە خەڵک لەگەڵایەتی مانایەوە نییە کە عاقڵیان باشە ئەبێ بزانین چی لەگەڵایە. جیهانی ئیسلامی و جیهانی مەسەن عەرەبی زۆر لەگەڵایە دوو جیهانە لە چ دۆخێکن لە دۆخێکی شکست شەڕی ناوخۆ دواکەوتوی خوێن ڕشتنە. ئەم خەڵکانە کە وڵاتی خۆیان کاوە کورد هەبێت بێگومان لەگەڵ خەڵکی عاقڵ و زیرەک و پرۆژەی گەورەیانی بۆ نۆسێری دۆخی غەزە بکە. ئەم دۆخابێ لەگە چیە بێت؟ هەرە بێ لەگە عەقڵێکی وەکو سەنوارە بێ ئەو وێرانکاری خۆ بە کەسێکی عاقڵ و سەرکردەیەکی گەورە بەدینایە. لە 48ەوە جیهانی ئیسلامی بە 4-5 ملیۆن جوولەکە لە هەموو شەڕەکان ئادۆڕێ ناتوان یەک دەست خاکی لێ بسەنن. هەمیشە کەونە مفاوەزاتەوەی کە تۆزە نافیان دات و خاکیان
لێبسەنە. بێگومان ئەم کەسانە لە دۆخێکی شکستی وایە بێت سەنوار و بنلادن و خامنەئی و کەسانی وەکوم ئۆردۆگانوانە بکەن بە خەلیفەی خۆیان. باشە کاگرانس ینی پرسیارێکی منطقی تۆ وەکو توێژەرێک یا وەکو مرۆڤێکت وەڵامم بیتەوە ینی وژدانی خۆ بکەی بە مەحەک دەزانین 7 ئۆکتۆبەر ڕوویدا و حەماس دەست پێشخەر بوو لە ڕووداوەکە ناگەڕێنەوە بۆ مێژوو ینی حەماس دەست پێشخەر بوو لە 7 ئۆکتۆبەرە لەم شەڕی کۆتاییدا با بڵین بەڵام ئیسرائیل وەڵامەکانی ئیسرائیل بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل ئەوەی هەندێک دەڵێن وا مامەڵە لەگەڵ غەزەدا دەکات 2 ملیۆن کەس هەمویان وەکۆی تیرۆریست بن بە قەولی ئیسرائیل کە حەماس بە تیرۆریست دەزانێت ینی وا مامەڵەیان لەگەڵدا دەکات ئەمە مامەڵەیەکی منطقیە عەقلانیە تەنانەت جەنگیش یاسای خۆی نییە ینی مناڵ برسی دەکات مناڵ دەکوژێ ژن دەکوژێ بێتاوان دەکوژێ حەزەکەم ڕێیەکی منطقی بەڕێزت بزانم گومان کاران کرد وەڵامدانەوەی ئیسرائیل بە تایبەتی بڵێ لە دوای پەنجاکان و شەستەکان کابێ بە دەوڵەت لەسەر پێی خۆیەوەستێ بە دایم زیاترەوەی زۆرتیە بە گشتی خۆی تۆڵەکردنەوە لە ئاینی جووە فەرزە ینی بە جوو کە بێت تۆڵە بکاتەوە بەڵام تۆڵەکە لە ئاینەکە یەک بەیەکە کاتێک ئیسرائیل هێزێکی چۆن بڵێ بێتە خاوەن دەوڵەتێکی پێشکەوت و هێزێکی گەورە تا ڕادەیەکەم یاسایە دەستکاریەکات لە بەرەوەی ژماریان کەمە بچووکن دەوردراون بە دوژمن ئەڵێ بۆی برامەر لێمان بترسێ بە ڕەدع دروستکەین یەکێکم لێ کوژی دەت لێ کوژن بیست لێ کوژن ئیسرائیل ئەمەی کردو بە یاسا یەک ئیسرائیلی بکوژێ و 20 دانە لێ کوژە ئەمە تازە نییە لای من بەڵێ ئیسرائیل ئەم جەنگەیە چەند جارێ من لە سەرەتای شەڕەکەش کە بەردەوام لەو باریوان وسم چەند جارێ ئاماژەم بۆ کرد ئیسرائیل چەند جارێک 5-6 جار زیاترش تاوانی جەنگی ئەنجام داوە لەم شەڕی غەزە بەڵام ئەم شتانە وەکو ئەکادمی باسکی جینۆسایتی نەکردو جینۆسایت جیاوازە لە تاوانی جەنگی کردو بەڵام جینۆسایت نییە جینۆسایت پرۆسەیەکی زۆر چۆن بڵێ زۆر ئاڵۆسترە بۆ نمونە مناڵ خستنەوە قەدەغاکات جینۆسایت وایە بۆ نمونە کرا 700 هزار کەسی تری بکوشتایە بە هیچ شێوازی خواردن و دەرمان ناچێتە ژوورەوە جینۆسایت جیاوازە بەڕاستی بەڵام کۆمەڵ تاوانی جەنگ ئەنجام درراوە حەماس کە بەرپرسیارە لە غەزەکە بێوان لە ئیسرائیل زیاتر تاوانی جەنگی ئەنجام داوە چونکە بۆ نمونانە تونێلەکان کەس لیان ناپرسێ باشە لە 365 کیلۆمەتر دووجارە چۆن نەتوانی زیاد لە 500 کیلۆمەتر لەم ڕوبەرە بچووکە لە ژێرە بکەی بە تونێل بێەوەی نەخۆشخانە و گەڕک و شۆنی مەدەنی لەسەر نەبێت لەم ڕوبەرە بچووکە 500 کیلۆمەتر تونێل چۆن دروستەکەی یەکمان زۆربەی شۆنە مەدەنیەکان لەژێر تونێلەکانە پاشان پێ دوای حەماس جینۆسایدی ئەنجام داوە جینۆسایت تاوانی جەنگ لەلایەن ئیسرائیل و لەلایەن حەماسەوە بە بێگومانەوە هەردوو لە تاوانی جەنگیان ئەنجام داوە بەڵام بەرپرسیارەتیە ئەخلاقەکە لەسەر حەماسە کە خۆی بە مقاومە و پارێزەری ئەو شار و خەڵکە ئازانێت لە کاتێک چونکە تەسویرەکان دیارە بە سەدان تەسویر بە جلی مەدەنی و ناو گەڕەکەکان شەڕەکە ئەمە خۆی بەشێکە نزیکە بێت لە تاوانی جەنگ لە یاسای جەنگە نابێت بە جلی مەدەنیەوە شەڕ بکەیت حەماس سەڵەیەکە جلی مەدەنی نەبێ هەمومانە کوژن ڕەنگەوەش ڕاست بێت بەڵام بوو خۆتەخیتەم دۆخی شەڕۆ خۆتەخیتە دۆخی شەڕۆکە کە یابان و دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی وەکو فەڕەنسا و ئەڵمانیامانە تەسلیم بوون لە شەڕە چەکەکە دانێ لە چەکەک دانێم پێڵی سوورە خەڵکە پارێزم بەڵە ئایا حەماس چەند کەسی پاراستووە یەک گەڕێک یەک خانووی غەزی پاراستووە بۆ چەکەکەی و چەک و تونێلەکانی بۆ کارێکی سەرەکیەکە پاساوەداتی ئیسرائیل کە کاولکاری زیاتر بنێت وەسە شەڵە ئیسرائیل ئەڵێ زۆربەی تونێلەکان ماوە زۆربەی تونێلەکان ماوە بۆ ڕاستی ئیسلامیەکان بە سەرکەوتنی حسابەکەن بەڵام لای ئیسرائیل یانی چی یانی 6 حوتمانی ترش غەزە کاولەکەمەوە 30 هزار کەسێکی تر شەکوژن کاگرند ئێستاش ئیسلامیەکان بە شێوازێکی گشتی ئەوانەی پشتیوانی لە با بڵێن خەباتەکەی حەماس دەکەن پێیان وایە حەماس لە ڕووی سەربازیەوە گەرچی شکستیە نابێ بەڵام لە ڕووی معنەویەوە سەرکەوتووە پێ دوایە سەرکەوتووە بە تایبەت دەیبەستنەوە بە مەسەلەی دیلەکان و دەڵێن هێشتا بەشێک لە دیلەکان یعنی تەنانەت ئیسرائیل بەو پێشکەوتووی چەک و تەکنۆلۆژیایەوە نازانێت دیلەکان لەکوێیان لەو بچووکە جوگرافیەی کە لە ژێردەستی حەماسدایە
لایەنی معنەوی لە جەنگە چەند فاکتەرێکە جەنگ شتێکی نوێژ و عیبادەت و ئەم بابەتانە نییە جەنگ چۆن بڵێ دیوێکی سیاسەتە تۆ بێ شتی مادیتە بێت یەک دەست پێشخەرشیە بۆ حەماس بوو حەماس ئامانجەکانی چی بۆ ئازادکردنی قودس ڕێگرتن لە دروستکردنی کۆمەلگەی نیشتەجێبوون لە کەرتی خۆراوە سپیکردنەوەی دیلەکان ئەمە سێ خاڵ چەند خاڵێکی تر لەم سێ خاڵە سەرەکەی هیچی غەزە داگیرکرا نەک قودس ئازاد کرا دیلەکان نزیکەی 12-13 هزار زیادیان کرد غەزەش کاول کرا کۆمەلگەی نیشتەجێبوونش بەسایی لەبەر تەرکیزی هەموو گیان لەسەر غەزێ کۆمەلگەی نیشتەجێبوون لە کەناری خۆراوە زیادشی کرد ئەمە ئامانجەکانی حەماس بوو ئامانجە سیاسیەکان ئەمانی بەدەستبێنایە و کاتێمە باسی چی بکەین سەرکەوتن ئەمانی هیچی بەدەست نێنە ئەوستا خۆی هاتووە باسی چیەکە دیل و کەس شەڕ ناکە بەڕاستی تۆ 6,000 کەسی خۆتە دەی بە کوشتە بۆی 20 سەرمێنی ئیسرائیل ناتوانێت بگا بە تونێلەکانت ئەمە چ معنەویاتێک ئەمە لوتکەی نابەرپرسیارەتیە ئەگەر بیست باش چۆن گەیشت بە محەممەد زەید چۆن گەیشت بە حەسەن نەسروڵڵاه چۆن ئەمانەی کوشتە سەرکردانە مەڕوان عیسا کەمانە خەڵکی غەزە نانی ناسی کاتێکەکە بەمانە ناگا بە دیلەکان بێگومان ئەمانە پارێزراوترن و قورسرە پێیان بکەیت کە کوشراوە چۆن ناگا بە دیلەکان یەکێلی نەکەوەی کە پێوتی وەستاندنی شەڕی غەزە جارێ لە بەرژەوەندی ئیسرائیلانە پرۆژەکەی تەواو بووە ئازادکردنی دیلەکان فشارێکی گەورە سەر حکومەت دروستەکە کە تۆ دیلت ئازاد کردو شار و ئێران بووە شەڕ بۆسەنەوەی خەڵکەکە ئاوارە بێت و تەواو یعنی ئەمە دوا پرسیار مەکاگرنس پێ دوای ئیسرائیل خۆی زۆر مەبەستی نییە جارێ دیلەکانی خۆی بارمتەکان لە دەستی حەماس دەربێنێ ئەگەر نا شوێنەکانیان پێدەزانێ و دەتوانێت وەکو شۆنزانی بە دڵنیایەوە گە شۆنی هەمووشیان نەزانێت شوێنی بەشێکی زۆریان زانێت هەش دانشیانی ئازاد کرد بە ئۆپراسیۆنی سەربازی بەڵام شۆنشیان بزانێت ئەمە وەکوتم کوشتن نییە ئای بۆ نمونە ئەکرێتەوە محەممەد زەید حەسەن نەسروڵڵاه مانە دۆستۆیان کوژی بەڵام دۆزینەوەی دیل پرۆسەیەکی تر دەست پێکا بێ بڕۆی ئازادی کرد لە کاتی ئازادکردنە یەک چرکێوێت ئەو کەسی کە دیلەکە پارێزێتوانێت بیکوژێ ڕەنگە شەڕ ڕوو بدە زەرەری زیاتر بکەوێتەوە ئەمە خاڵێکی ترە شوێنەکان بزانێت بەس نییە بۆی ئازادیان بکە جگەلەوەی خەڵکانە لە دیلەکان لە 255 دیلەوەستە نزیکی 56 دیل ماوە یعنی وردە ئازادیشیانی کردووە بەڵام مەسەلەی دیلەکە ئیسرائیل و حەماس کوردیانە بە ماشێتی سەرەکی دیلەکان هەلێن بۆ بەردەوامیدان بە شەڕەکە سا حەماس هەڵێ من هەموو دیلەکان بەرەدە بەڵام شەڕەکە بۆسن ئیسرائیل نایێت 25 دیلی زیندوو ڕەنگە مابێت وردە چۆن بڵێ ئەگەر پێم وایە ئیسرائیل لەوانەشی پژوێ خستووە سازش ناکە بوانە ڕەنگە ڕێککەوتنێکی تر بکات دووبارە شەڕ دەست پێ بکاتەوە خاڵی کۆتایی شەوەیە شەڕش بۆستێنە یەکێ لە کارتە هەرە بێزەکان کە لە سەربازەکەشی بێسترە بەدەست ئیسرائیلەوەیە سنووری غەزە بەدەست ئیسرائیلە بیناکردنەوە گەیشتنی هاوکاری هەمیشە کارتێکە بەدەست ئیسرائیل دەمێنێتەوە بە تایبەتی کە ڕەفەحی گرتووە کاگرنس نەوزاد توێژەری سیاسی سپاس دەکەم لە وارشەوە لەگەڵمان بووی سپاس بە ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی سەرنج و ڕوانینەکانی خۆت لەسەر ملانیەکانی حەماس و ئیسرائیل لە غەزە